پاڵاوگەیەکە پێوترێ بنزینی سۆس بەرهەمەدەنێ بە ئۆکتانێکی زۆر بەرز کە لە ناوچەکەی ئێمە بەس لە دوبەی هەیە. ئەم قسانەی پارێزگاری سلێمانی سەرنجی ڕاکێشام. دەمەوێت بزانم کوالیتی بنزین لە سلێمانی چۆنە؟ لایەنە پێنیدارەکان و هاوڵاتیان وەڵامی ئەم پرسیارە دەدەن. ڕۆژمە لای وەستایەکی چاکردنەوەی ئۆتۆمبیل. پرسیاری هۆکاری سوتانی فیلپەمپی ئۆتۆمبیلم لێ کردوتی توانەوەی فیلپەمپ و گەرمبوونەکەی ئەمە نمونەیەکە لەوانەی کە تواوەتەوە ئەمەی سارێکی 2022 تەنانەت بە کەڵکیەوە نەماوە کە لە قاعیدەکەی دەرچێ هەمووی تواوەتەوە ئەم فیلپەمپە بۆ معلوماتە شەریکەشە بنزینەکە کوالەتی خراپە ئەگەر لە وڵاتی ئێمە نەبێ ئەمە بەلایانی کەم 10 ساڵە ڕوات باشە بۆی خراپی بنزینەوە. گەڕانێکی خێرام کرد بۆ هۆکاری سوتانی ئۆتۆمبیلەکان هەمووی هەرباسی خراپی کوالیتی بنزین بوو. لە دوکانێکی چاکردنی ئۆتۆمبیل ئەم دیمەنەم بەرچاوکەوت. ئەمە پاشماوەی بنزینی پیسی ناو تەنکی ئۆتۆمبیلەکەیەتی و لە ماوەی مانگێکدا دەڵێت 4 جار تەنکی ئۆتۆمبیلەکەم پاک کردوتەوە. کە من 3 جار هەتا لە مانگێکا 3 جار ئەم بنزینە 3 مەسپی ئەوم گۆڕیوە لە ئەمە سازریان باوەڕکە نازانم لە چۆ بنزین تێکە یعنی هیچ کوالەتێکی نییە ئۆکتانەکەی هیچی تر. لە مانگێکە 3 جار تەنکی بنزینەکە و ئاوای لێ هاتووە ئەم خوڕاوە لێ هاتووە بە نۆزڵ و ئەو خۆی زانە فیلپەمپ بۆ وەش مەسپێکێ 3 جار ئەم مەسپێم گۆڕیوە. ئێستا با بپرسین بۆچی کوالیتی ئەم بنزینە خراپە؟ ئەمەی لە کوردستان هەیە هەر بەڕاست بنزینە یان مادەیەکی مەترسیدار؟ بەڵێ ئەوەی کە لە هەرێمی کوردستانە هەیە بنزین نییە وەکو شێوەیەکی ستاندارد ئەوەی کە هەیە هەر هەمووی مادەی باشکەری بنزین و تێکەڵکردنی لەگەڵ نەفتا و لەگەڵ کۆمەڵێک مادەی ترا چ گاز چ بنزین هیچی ئەو ستانداردە نییە کە هەیە هەمووی دروستکراوی ناوخۆی و مەترسیشی لەسەر ژیانی هەمومان هەیە. ئەوانە هیچی ئەو بنزینە ستانداردە نین کە لە دنیا هەیە وەکە تەنانەت لە پاڵاوگەکانە هەیە. ئەمانە هەموو دروست دەکرێن زۆرینەیان لە وڵاتی ئێرانەوە بەشی سنووری سلێمانی کە دێت لە کارگە پترۆکیمیاویەکان هەندێ ماداکردن و تێکەڵەکەن بنزینی لێ دروست دەکەن ئەوەی تورکیاش بە هەمان شێوە هەروەهایە. ئەمەی بینیتان زانیاری بوو لەسەر ئەم بنزینەی سلێمانی کە لە دووبەیش هەر لەمە هەیە و بەکاردێت. بڕیاریش لای ئێوەی بینەرە پێتان وایە بنزینەکەی سلێمانی هەمان بنزینە کە لە دووبەیش هەیە یاخودنا؟ ڕامیا ڕوسمان کەناڵی پێیام سلێمانی.